سلام، ناوم سرەیە ئەوڕۆ سمینارە دەکەم بە ناوی کاتاراکتس. Introduction. ئاویسپی چاو حاڵەتێکە کە تێیدا هاوێنەی چاو تاریک دەبێت. ئەمە دەبێتە هۆی خراپبوونی بینایی، بە تایبەت بینینی وردە کان بەڕۆنی زەحمەت دەبێتن و بینایی هەندێک کەس کەمێک کاریگەری لەسەر هەیە، هەندێکی تر لەوانەیە زۆر بە خێرایی بینایی لەدەستدەن. ئاویسپی چاو بە زۆری کەسانی سەر و 50 ساڵ تووشی دەبن. مەترسیەکە لەگەڵ تەمەندا زیاد دەکات، نزیکەی 20 لە 100 کەس کە تەمەنیان لە نێوان 65 بۆ 74 ساڵیدایە ئاویسپی چاویان هەیە، هەروەها زیاتر لە 50 بۆ 100 کەس کە لە سەروی 74 ساڵینەوە تووشی دەبن. ئاویسپی چاو هۆکاری سەرەکی کوێربوونە لە وڵاتە گەشەسەرنەکان. ژمارەی و کەسانی کە بەهۆی ئاویسپی چاوەوە نابینا دەبن لە وڵاتە پیشەسازیەکاندا زۆر کەمترە بەهۆی بوونی نەشتەرگەری کاریگەر و نەشتەرگەری ئاویسپی بریتە لە لابردنی هاوێنە تاریکەکانی چاو و جێگرتنەوەی بە هاوێنەیەکی دەستکرد. جۆرەکانی ئاویسپی چاو یەکەمیان ئاویسپی چاو کە کاریگەری لەسەر ناوەڕاستی هاوێنە هەیە پێی دەوترێت نیکلێر کاتاراکتس. نیکلێر کاتاراکتس لەوانەیە سەرەتا بێتە هۆی لەلبوونی تەنە دوورەکان، بەڵام تەنەکانی نزیک ڕوون دەردەکەون. نیکلێر کاتاراکتس لەوانەیە بۆ ماوەیەکی کورت بینایی خوێندنەوەت باشتر بکات، بەڵام بە تێپەڕبوونی کات هاوێنەکە هێواش زەرد دەبێتن و هەروە قاوەی دەبێتن و بینینە خراپتر دەکات. لەوانەیە جیاکردنەوەی ڕەنگەکانی قورس بێتن. دووەمیان ئاویسپی چاو کە کاریگەری لەسەر لێوارەکانی هاوێنە هەیە پێی دەوترێت کۆرتیکەل کاتاراکتس. ئاویسپی توێکڵی مێشک بە پەڵەی سپیان هێڵ لە لێواری دەرەوەی توێکڵی هاوێنە دەست پێ دەکات. کاتێک ئاویسپی هێواش گەشە دەکات، هێڵەکان بەرەو ناوەڕاست بڵاو دەبنەوە، کاریگەری لەسەر ڕووناکی تێدەپەڕن و لە هاوێنەکەدا. سێمیان ئاویسپی چاو کە کاریگەری لەسەر پشتی هاوێنە هەیە کە پێی دەگوترێت posterior subcapsular cataracts. ئاویسپی چاو کە لە پشتەوە دەست پێ دەکات کە لە نزیک دواوەی هاوێنەکە دروست دەبێت. ئاویسپی لە پشتەوە کاریگەری لەسەر بینایی خوێندنەوە هەیە، هەروەها لەوانەیە لە ڕووناکی تیشکی بینایی کەم بکاتەوە بێتە هۆی درۆشانەوەی دەوروبەری ڕووناکی لە شەودا. ئەم جۆرەیان ئاویسپی کە خێراتر لە ئەوانی تر گەشە دەکاتن. چارەمیان congenital cataracts کە هەندێک کەس بە ئاویسپی لەدایک دەبن یان لە منداڵیەوە تووشی دەبن. ئەم ئاویسپی چاوە لەوانەیە لە دایک و باوکۆ بگوازرێتەوە، هەروەها لەوانەیە پەیوەندی بە هەوکردنیان زێبێ منداڵاندا هەبێت. Causes of cataracts. هۆکارەکانی یەکەمیان پیربوون کە باوترین هۆکارە. پیربوون هۆکاری سەرەکی سەرهەڵدانی ئاویسپیە. بە تێپەڕبوونی کات پرۆتینەکانی ناو هاوێنەی چاو تێک دەشکێن و پێکەوە کۆ دەبنەوە و دەبێتە هۆی هەوربوونی هاوێنە. ئەمە پرۆسەیەکی سروشتی هەرچەندە چاڵێکیاکەیە بۆ خاوکردنەوەی. و دووەمیان هۆکاری بۆ ماوەیە. ئاویسپی بۆ ماوەی دەتوانێت لە تەمەنێکی کەمتردا دەربکەوێت وەک لە ئاویسپی پێوەست بە تەمەن. ئەگەر لە خێزانەکەتان مێژووی ئاویسپی زۆ هەبێتن، لەوانە ئەگەری توشبوون زیاتر بێتن. سێمیان بەرکەوتنی درێژخایەنی خۆرە کە تیشکی سەروەنەوشەی خۆر زیان بە هاوێنەکە دەگەێنێت و ئاویسپی چاو خێراتر دەکات، بە تایبەتی ئەگەر لەگەڵ بەدخۆراکی تێکاو بێت. بەکارهێنانی چاویلکی بەرگری UV دەتوانێت یارمەتی دەربێت بۆ کەمکردنەوەی ئەم مەترسیان. چارەمیان ئاویسپی چاو بەهۆی شەکرە و نەخۆشیەکانی ترەوە. کەسانی توشبوو بە شەکرە مەترسی توشبوونیان بە ئاویسپی چاو زیاترە بەهۆی بەرزی ئاستی شەکری خوێن کە کاریگەری لەسەر هاوێنە هەیە. نەخۆشیەکانی تری بەرگری وەک گورگەیان هەوکردنی ڕۆماتیزمی جملەکان دەتوان یارمەتی دەربن بۆ سەرهەڵدانی هەر حاڵەتێک لە مێتابۆلیزمی چاو کە تێک بداتن. پێنجەمیان زەبری چاو. لێدانیان برینداربوونی چاو دەبێتە هۆی ئاویسپی چاو، هەرچەندە نیشانەکان چەند ساڵێک دەخانێت تا دەربکەون، بەڵام زۆر گرنگە دوای هەر برینێکیان برینداری چاو سەردانی پزیشک بکەیت. شەشەمیان هۆکارەکانی شێوازی ژیانمانە. جگەرە کێشان و زۆر خواردنەوەی کحۆلیەکان مەترسی توشبوون بە ئاویسپی زیاد دەکەن، چونکە مادەی ژەهراوی بەرهەم دێن کە زیان بە خانەکانی چاو دەگەێنن و گرتنەبەری شێوازی ژیانێکی تەندروست یارمەتی دەرە بۆ ڕێگریکردن لەیان.
لە دەستدانی بینایی بەهۆی ئاویسپی چاو وردە دەبێت. ئاویسپی چاو ئازار بەخڕ نیە، نابێتە هۆی سوتان یان هیچ نیشانەیەکی هاوشێوەی نیە. بینایی خەڵک زیاتر لێڵ و تاریک دەبێت وەک ئەوەیە کە لە تەمدا سەیر بکاتن. جیاوازی ڕەنگەکان کەمتر ڕوون دەبێتەوە بە تێپەڕبوونی کات و هەندێک کە زۆر هەستیار دەبێت بەرامبەر بە تیشکی خۆر و لێخوڕین قورس دەبێتن بە تایبەتی لە شەودا. لاوازی بینایی مەترسی کەوتن و ئازاردانی خۆت زیاد دەکاتن. ئاویسپی لەوانەیە کاریگەری سەرسوڕهێنەری هەبێت. هەندێک جارە کەسانێک کە چاویلکە لە چاو دەکەن بەبێت چاویلکە باشتر دەبینن. ئەمەش بەهۆی گۆڕانی توانای شکاندنی چاوەکانیانەوەی و کارگیر لەسەر توانایان هەیە بۆ تەرکیزکردن لەسەر شتەکان لە مەودای جیاواز. باشتربوونی بینایی بەبێت چاویلکە زۆر ناخایەنێت. دەستنیشانکردنیان بۆی بزانیت ئاویسپی چاو هەیە یان نە. پزیشکی چاو پێداچوونەوە بە مێژووی پزیشکی و نیشانەکانی دەکاتن. هەروە پشکنینی چاو ئەنجام دەدات، لەوانەیە پزیشکەکە چەند تاقیکردنەوەیەک ئەنجام بدات. لەوانە تاقیکردنەوەی بینین کە تاقیکردنەوەی بینایی کە پێی دەوترێت تاقیکردنەوەی تیژی بینین کە نەخشەی چاو بەکاری دەهێنێت بۆ پێوانەکردنی توانای خوێندنەوەی زنجیرەیەک بیت. یەک چاو لە یەک کاتدا تاقی دەکرێتەوە، چاوەکەی تر داپۆشراوە. نەخشەیەک یان ئامێری بینین لەگەڵ پیتەکان کە بچووکتر دەبنەوە بەکاردەهێنرێت. بەم شێوەیە پزیشکی چاو بڕیار دەدات کە ئایا بینایی 20 لە 20 یان 20 لە 20 هەیە کە کێشەی بیننت هەیە یان نە. پزیشکی پشکنینی پێکهاتەی چاو کە پێی دەوترێت گلۆپیدرس ڕێگە بە پزیشکی چاو دەدات لە نزیکەوە پێکهاتەکانی پێشەوەی چاو ببینێت. پێی دەوترێت گلۆپیدرس چونکە هێڵێکی بەهێزی ڕووناکی بەکاردێنێت بۆ ڕوونکردنەوەی پێکهاتەکانی چاو. درزەکە ڕێگە بە پزیشکەکە دەدات ئەم پێکهاتانە بە بەشە بچووکەکان ببینێت. ئەمە دۆزینەوەی هەر شتێک کە لەوانەیە هەڵەبێتیان ئاسانتر دەکات. و پشکنینی پشکنینی تۆڕی چاو سەیری پشتی چاوت دەکات کە پێی دەوترێت تۆڕووی چاو. بۆ ئامادەکاری بۆ پشکنینی تۆڕی چاو پزیشکی چاو دڵۆپە دەخاتە ناو چاوەکانتەوە بۆکردنەوەی چاوەکانت کە پێی دەوترێت فراوانکردن. ئەمە بینینی تۆڕی چاو ئاسانتر دەکات و پشکنینی چاو بە بەکارهێنانی گلۆپیدرزیان ئامێرێکی تایبەت کە پێی دەوترێت ئۆفثالمۆسکۆپ دەتوانێت هاوێنەکەت بپشکنێت. و تاقیکردنەوەی پەستانی شل ئەم تاقیکردنەوە کە پێی دەوترێت ئەپلانەیشن تۆنۆمەتری بەستانی شلەی چاوت دەپێوێت. چەندین ئامێری جیاواز بەردەست هەن بۆ ئەنجامداری ئەم کارە. چارەسەری ئاویسپی بە دوو جۆری سەرەکیە کە بێ نەشتەرگەری و بە نەشتەرگەری هەیە. چارەسەری بێنەشتەرگەری کاتێک بەکاردەهێنرێت کە ئاویسپی سووک بێتن و بینایی زۆر نەبێت. ئامانج لابردنی ئاویسپی چاو نییە، بەڵکو یارمەتیدانی نەخۆشە بۆ ماوەیەک باشتر ببینێت. ئەم کارە بە پشکنینی بەردەوامی چاو ئەنجام دەدرێت بە دواداچوونی بەرەو پێشچوونی ئاویسپی چاو، گۆڕینی چاویلکەکە و بەکارهێنانی تیشکی زیاتر بۆ خوێندنەوە، کەمکردنەوەی درەوشانەوەی چاویلکە و بەکارهێنانی هاوێنی گەورەکە کە پێویستت بێت. ئەم جۆرە چارەسەر کاتیە تەنها کاتێک گونجاوە کە ئاویسپی چاو کاریگەری خراپی لەسەر چالێکیەکانی ڕۆژانت نەبێتن. و چارەسەری نەشتەرگەری هەیە کە چارەسەری یەکلاکەرە و هەمیشەیە بۆ ئاویسپی چاو. کاتێک ئاویسپی چاو دەبێتەوەی تێکچوونی بەرچاوی بینایی و تەداخل لە چالاکیە ئاسایەکانی وەک خوێندنەوە و شێفێری و کارکردن دەبێت. نەشتەرگەریەکە بریتیە لە لابردنی هاوێنە سروشتیە تاریکەکانی چاو و جێگرتنەوەی بە هاوێنەیەکی دەستکردی ناوچاو. فاکۆمۆلسیفیکیشن بەربڵاوترین تەکنیکی نەشتەرگەریە و هەروەها بە زۆری چاودێری پاش نەشتەرگەری بینایی بە شێوەیەکی کاریگەر دەگەڕێنێتەوە. چۆن ڕێگری لە ئاویسپی بکەین؟ لە کاتێکدا هەندێک هۆکاری سپی چاو هەیە ناتوان خۆیان لێلا بدەین، بەڵام چەند ڕێگایەکان بۆ کەمکردنەوەیان مەترسی و دواخستنی سەرهەڵدانیان و چاوەکانت لە خۆر بپارێزە بەکارهێنانی چاویلکەی خۆر لەگەڵ فلتەری UV. هەروەها خۆراکێکی
باش بخۆ کە دەوڵەمەند بێت بە ئۆکسیدەکان و هەروە ڤیتامین سی و ئی و چارەسەری نەخۆشەکانی وەک شەکرە و بۆ ڕێگریکردن لە ئاوی سپی چاو و دوورکەوتنەوە لە جگەرە کێشان و خواردنی زۆر کحول بۆ پاراستنی تەندروستی چاو و پشکنینی بەردەوامی چاو ئەنجام بدەن بۆ دۆزینەوەی هەر نیشانەیەکی ئاوی سپی. ئەگەر پێشتر ئاوی سپیتان هەبووە نیشتەرگەریەکە تاکە چارەسەری کاریگەرە بۆ گەڕاندنەوەی بینایی و خۆشبەختانە نیشتەرگەری ئاوی سپیچە و نیشتەرگەریەکی سادە و سەلامەت و زۆر سەرکەوتووە و ڕاوێژکردن بە پزیشکی چاو یارمەتیدەر دەبێت بۆ دیاریکردنی باشترین کات بۆ نیشتەرگەری و باشترین کواڵیتی ژیانت. ئەمەش ڕێفرەنسەکانە. سپاستان دەکەم، هیوادارم سوودی هەبێت.